خۆی هەر موشەکێ لە بن باڵی تیارەبیان لە ناو زگی بێوەکو ئەم شەبەحەکانەوەی پێنجەم موشک کە تۆ فڕۆکەوان بۆ فڕۆکەی بەرامبەر بێوێت تێی بگرێتن فیوزی هەیە. ئەگەر فیوزی موشەکەکە نەکەیتەوە موشەکەکە ناتەقێتەوە بڕاتن ئەبێ بیکەیتەوە کە تۆ فیوزت کردەوە ئەم موشەکە چییە؟ ئەگەر بە ڕادار نەشت بێ بە هەر جۆرێ بێتن کە ڕووە کاتە فڕۆکەی بەرامبەر قفڵ کات پێڵن قفڵە کاتە سەری فڕۆکەوانی بەرامبەر ئاگادارە بێتەوە بە ڕادار بە حربی ئەلیکترۆنی یان لە ناو جۆی دەنگێکێداتێ یانی چۆن ئەیداتێ دەنگێکێداتێ تۆت بەس دابڕاو بەردەوام ئەیداتێ کە موشەکێ ڕووی لە توێیە بەڵام کە بۆی ڕۆیی تێگرت ئەو دەنگە بەردەوامە بێت مستەقیم بەردەوامە بێ ئەزانێ بۆی هات لەم کاتەیە فڕۆکانی ترەکەوێتە مانۆڤەر مناوەڕاتی تند لە هەمان کاتە ئەگەر موشەکەکە حراری و فلێر بەکاردێنێتن فلێریشە و تۆپە ئاگرانەی کە لە پشت فڕۆکە بە ئاسمانەوە فڕێداتن بووە ئەوەی ئەو موشەکە چۆرکە ئەگەر بیوە خۆشی لێ نەجادا ئەبێت دابەزێت نەوی بێتەوە بەرەو زەوی چونکە سیستەمی فڕۆکەکان هەمووی لە کێشی زەوی لە دار لە شاخ لە بەرد لە خۆڵ سیستەمەکەی دێتە خوارەوە چۆن بڵێن نیشانەکەی نامێنێوەکەوەی کە تۆ لە ئاسمانە بیتن کاری لێکا بێ بیتە خوارەوە نەوی بیتەوە بۆی نەتوانێت بە ئاسانی لێ بداتن ئەو تەکتیکە بەکاردێتن ئەو دەنگەش دێتن طبعا جیهازی تریشت هەیە بەڵێ باسی بکەوە هاتە یعنی سەمەسەرم بۆ نمونە لە مێک کۆنا مەنزومەیە پێوترێ ناتاشە ئەوەش لە گوێت هاوارەکە ئەو دەنگە پێتەڵێ لێ ئەدرێ بۆ هات قفڵ کرایە